لە هەموو وڵاتێک چینی گەنجان داینەمەوەی پێشکەوتن و گۆڕانکارین لەو کۆمەلگایی کە تێیدا دەژین. ئەگەرچی کۆمەلگای کوردی ڕێژێکی زۆر لە دانیشتوانی چینی گەنج و لاوان پێکهێنەرین، بەڵام بەهۆی نەبوونی هەلیکار و پێنەدانی دەرفەتی یەکسان خۆیان باز لەو بێ ئومێدیە دەکەن و دەڵێن یەکەم کار کە حکوومەت کردوێتی و دەستی بۆ بردووە بێهیواکردنی گەنجانە. لە ڕۆژی جیهانی لاوان بەداخەوە گەنجانی ئێمە ڕێگای مەرگ هەردەبژێن و لە جیاتی ئەوەی لە کوردستانەکانیان کار بکەن و زیاتر ئێحتیمام بە کاری ڕۆژانەیان بدەن زۆر بەداخەوەوی چەند هۆکارێکە. یەک لەو هۆکارانە نەبوونی هەلیکارە و تەمەشا دەکەی زۆربەی گەنجانمان بێکارین بەداخەوە. دوو نەبوونی دامەزراندنە بەداخەوە حکوومەت و دەسەڵات خەمسارد و بێخەمن لە بەرامبەر داواکاری گەنجان کە باز لە بێهیوایی گەنجانەکرێت یەکەم کەس کە یاخود یەکەم لایەکەم پەنجەی بۆ ڕاکێشێت بێگومان حکوومەتە. من زۆر زار قسەیە دەکەم ئەڵێم لەنی لەوتی کە حکوومەتی ئێرەم دامەزراوە یەکەم کار کە توانیوێتی تیا سەرکەوتوو بێتەوە پێسە بێهیواکردنی گەنج بووە. بێهیوایی گەنجان بابەتێکە تەواو ئێستا کە لەناو وڵاتی ئێرەدا پێوە دیارە، هۆکارەکەشی دەگەڕێتەوە لە بۆ ئەو دەسەڵاتەی یەکەمە دەێنم ئەو دەسەڵاتەی کەوا بەڕاستی لە کاربڕێکردنی دەسەڵاتەکەیدا دەسەڵاتێکی خراپ بووە و هەروە نەیتوانێت هەلیکار بڕەخسێنێت و هەروەها بوویتە هۆکاری قەیرانی ڕەوشت. لەبارەی هۆکاری بێهیوابوون و کەمبوونی ئینتیمای گەنجان بۆ خاک و نیشتیمان، کۆمەڵناسێک پێی وایە گەنج لە هەرێمی کوردستان پەرایۆز خراوە و نەتوانراوە بە شێوەیەکی تەندروست سوودی لێوەربگیرێت. کاتێک ئەو هۆکارانە هەنە لە بۆ بێتواناکردنی گەنج دوو جۆر گەنج لە کۆمەڵگەی کوردی بەرهەم هاتیە. یەکێکیان گەنجێکی یاخی لە دەوڵەت، یاخی لە کەسەکان، یاخی لە خاک، یاخی لە نیشتیمان، یاخی لە زانست، یاخی لە حرەمی زانکۆ، یاخی لە حرەمەکانی خوێندن، یاخیە بە هەموو شتێک دەیەوێت ڕەتفعل دروست بکاتن بەهۆی نەخوێندنەوەی و بەهۆی خزمەت نەکردنی و بەهۆی نەهێنانەبوونی ئەو داخوازی و خولیا و ئاواتانەی گەنج کە داوای دەکاتن. بەڕاستی ئەوە لەولایە گەنجێکی یاخی لۆ دروستکردینە. لەلایەکی تر بەهۆی پەروەردە دەروون حیزبیەکەوە زۆرێکی تر گەنج دروست بووە کە ئەویش گەنجێکی حیزبیە، تەنها گەنجی چەپڵە لێدەرە. چەپڵە لێدەر لە بۆ دەسەڵات، چەپڵە لێدەر لە بۆ سیاسیەکانیش بە کەیفی خۆیان و میزازی خۆیان دەیانەوێ ڕاپێچی ئەو گەنجە بکەن لە بۆ هێنانەدی ئامانجە سیاسی و حیزبیەکان لە کۆمەڵگەی ئێمەدا. ئەم دۆخەنە لەبار و بێهیوایی تەواوی چین و توێژەکانی کۆمەلگە و بەتایبەت چینی گەنجانی گرتووەتەوە لە سایە ئەو سیاسی و دەسەڵاتدارانەیە کە بەهۆی نەبوونی سیاسەتێکی ڕوون و حەچیمانەی خەمخۆرانە بوونەتە هۆکار بۆ خوقاندنی ئەم دۆخە و وای کردووە هەزاران دەرچووی زانکۆ بە بێکاری ماونەتەوە و هەزارانی دیکەش ئاوارەی وڵاتان بوون. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.